بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو بەوەی بەڕێزوو خۆشەویست گەشتینەوە هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنمەکەماندا قسە لەسەر میدیا وەک کەرەستەیەک بۆ نووسینەوەی مێژوو بکەین لە ڕابردوودا یا ئەوەی کە مێژووی پێدەناسرێتەوە بۆ نووسینەوە بریتین لەو دەستنووس و بابەت و دیکۆمنت و وێنە و بەجێماوانەی کە لە ڕابردووە بۆ ئێمە بەجێماوە مێژوو نووس ئیشی لەسەر کردووە تاوەکو مێژوو بنووسێتەوە یاخود ئەو واقعی کە تێیدا ژیاوە ئەگەر لە چوارچەوەی نووسینەوەی یاداشت و مزەکەرات یاخود نزیک بوو بێ لە دەسەڵاتدارێکەوە بەڵام مۆدلێکی تری جیاوازی نووسینەوەی مێژوو کە لەم دوایانەدا هاتووەتەکایەوە بریتە لە بوونی سەرچاوەکانی تری نووسینەوەی مێژوو وەکو گۆڤار و ڕۆژنامە و چاپەمەنی و بڵاوکراوەکان لێرەدا دەپرسین ئایا تا چەند ڕۆژنامە یا گۆڤار و میدیاکان ئەبنە کەرەستەیەکی بەهێزی نووسینەوەی مێژوو هەروەکو لە بەشی پێشووترا باسمان کرد قسەمان لەسەر میدیا کردەوە ڕۆڵی لە بزواندنی مێژوودا بەڵام لێرەدا قسە لەسەر میدیا وەکو کەرەستەیەکی نووسینەوەی مێژوو دەکەین بە تایبەتی لە مێژووی سیاسی کووردا ئەمانە تەوەری سەرەکی بەشی دووەمی بەرنمەکەمان دیسانەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر کامەران محەممەد قادر شارەزا لە فەلسفەی مێژوو مامۆسای زانکۆ دکتۆر ئیبراهیم سعید شارەزا لە میدیا و مامۆسای زانکۆ بە خێربێنەوە دووبارەوە بۆ ستۆدیۆی پەیام دکتۆر ئیبراهیم میقداد مەدحەت بەدرخان لە ژمارە هەشتی ڕۆژنامەی کوردستانە باس لەوە ئەکاڵێ لەبەر ئەوەی کە خەڵکی کورد بایەخی بە نووسینەوەی مێژوو نەداوە من هەوڵ دەدەم لە بەشێکی ڕۆژنامەی کوردستانە مێژووی باو باپیرانم بنووسمەوە بۆ نەتەوە ئازیزەکەم ئەمە چی بە ئێمە ئەڵێکە لە نزیکەی سەدەیە بەر لە ئێستا سەرنووسەری یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستانەوە ئەمە بۆ چوونی بێت لەسەر بڵاوکردنەوەی بابەتی مێژووی لە ناو میدیاکەیە و لە ناو ئەو دنیای ڕۆژنامە نووسیا کە ئەوێ پەخشیکە بەسەر ئەو ناوچانەیە کە نفوز و خەڵکی کاریگەری خۆی تایە لە کوردەکان لە هەر پارچێکی کوردستان بەڵێ لە بەرنمەکەی ڕابردووە دکتۆر کامەران و مۆزوعێکی وروژان کۆتاییە کە باسیەوەی کرد کە ئێمە بە حەقەت زۆر ینی کلێنمان هەیە لە بواری نووسینەوەی مێژووە ئەمە قسەیەکەین کە ئێمە لە سەدەی 21ەکەمین یعنی کاتێم قسەیەکەین کە بەڕاستی مێژووی زۆربەی نەتەوەکانی جیهان تۆمار کراوە یە قسەی لەسەر کراوە بەڵام کە ئەو ئەگەڕینەوە بۆ ڕۆژنامەی کوردستان کە میقداد مەدحەت بەدرخان ئەو قسەیە کاتۆ سەیریکە ئاخۆ ئەو کاتە کورد یعنی چ داماویەک هەبوو بێ لە بواری نووسینەوەی مێژووە ئێمە زانین ئەو سەرچاوە مێژوانەی کە قسان لەسەر کورد کردووە بە درێژایی تاریخ ئەڵبەتە جارێکی تر بە بەراورد لەگەڵ وڵاتانی ترا زۆر کلێن و کەم و کوڕی تێدا بووە بۆیە وەزیفەی ڕۆژنامە لەو کاتەیە تەنها وەزیفەیەکی ئەوە نەبووە کە ڕووداوەکان بگوازێتەوە بەڵکو سۆسیریکە کە ڕۆژنامەی کوردستان دەرەچێت لەو کاتەیە خۆی ئیش لەسەر کۆمەڵی بابەتی تر کردووە بەدەر لەو بابەتانی تر کە ڕۆژنامەکانی تر ئیشی لەسەر کردووە یعنی تۆ سەیریکە لەو کاتە گەشەی ڕۆژنامەگەری لە وڵاتانی ئەوروپا یاخود لە وڵاتانی خۆراو بە شێوەیەکی گشتی گەشت بۆ ئاستێک چەندین داهێنانی جۆرا و جۆر لە بواری کاری ڕۆژنامەگەریە سەری هەڵا بوو ڕۆژنامەگەری یعنی بووە بابەتێکی تەنها بۆ بەدەستێنانی قازانجی ئابووریش یعنی ژانرەکانی ڕۆژنامە کاریگەری ڕۆژنامە بۆ نمونە ئاستە جیاوازەکانی ڕۆژنامەگەری زۆر گەشەی کردبوو بەڵام لەو کاتەیە ڕۆژنامەی کوردی دەرەچێت ئێتۆسەیە کە ئیش و ئەرکی ئەم وەزیفەی ئەم ڕۆژنامەیە تەنها وەکو ڕۆژنامەکانی تر نەبووە هەوڵیاوە بابەتی سیاسی ینی بڵین دیدی سیاسی خەڵکی کوردستان لەو کاتەیە بگوازێتەوە هەوڵیاوە ئیش بکات لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک هەوڵیاوە لە پاڵ ئەمەشا ئیش کات لەسەر نووسینەوەی مێژوو یعنی خۆی لە خواتۆ سەریکە ئەم هەموو ئەرکەی لەسەر شان بووە بۆیە یعنی خەباتی سیاسی کوردی ئەگوازرێتەوە بۆ خەباتێکی تر لەو قۆناغایەکیش خەباتی نووسین و خەباتی ڕۆژنامەگەریە یعنی تۆ سەیەکە ئەم هەموو ئەرکەی لەسەر شان بووە یعنی ئەرکی نووسینی مێژووش خسۆتە پاڵ ئەرکەکانی تری لە قۆناغای ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیە کە میدیاش وەکو پنتێکی سەرەکی و گرنگ ئەکرێ مێژوو بگوازێتەوە بێگومان ئەکرێت لە قۆناغا بە حەقەت ئێمە بەدەر لەوەی کە منم پێشتر ژازەمە قسەیمان کە بەدەر لەوەی کە خۆی ئیشی کردو لەسەری مێژوو بگوازێتەوە هەندێک بابەتی تۆمار کردووە یعنی خۆی لە خۆیان بۆتە بابەتی
گرنگی کەرەستێکی گرنگ کە ئێمە ئێستا لە ئێستا ئیشی لەسەرەکەین. من هەنێکی زۆر بەسیتی بۆ بێنمەوە ڕەنگە هەندێک بابەتی تۆمار کرد بێمە بەستیش تۆماری کرد بێ بۆ تۆماری نەکرد بێت کە ڕەنگە ڕۆژە ڕۆژان ببێتە کەرەستێکی مێژووی. بۆ نمونەیەکی لەوانە قسە لەسەر کۆچی حاجی قادری کۆیەکە، یعنی قسە لەسەرواکە کە باس لە حاجی قادرەکە کۆک و منەوەرێک لە قۆناغای ئەڵێ کە ساڵی پار کۆچی کردووە. بۆیە ئێمە جارێکی تر مێژووز تەواو تۆمار شتێکی لە بەردەمایە تۆمارێکی لە بەردەمایە کە حاجی قادر ساڵی 1970 کۆچی کردووە. شتێکی تر ئێمە تەنها باسی ڕۆژنامەی کوردستان نەکەین، بەدوای ئەویشا کۆمەڵی ڕۆژنامە سەرهەڵیان ئەمانیش خۆیان زۆر ڕۆڵیان هەبوو لە بۆ من ئەگەر ئێمە سەیری ڕۆژنامەی کورد تەعاون تەرەقی غەزەتەسی بکەین کە ساڵ 1940 بڵێ عەفو ببەخشە لە کۆتاییەکانی بڵێن دەی یەکەمی سەدەی 20 سەرهەڵەیە بیزەبەتیانی لەگەڵ ساڵی 1970 وابزانم کۆمەڵی بابەتی زۆر گرنگی تۆمار کردووە لەسەر مێژووی کوردیانی لەو کاتەیە کە سعیدی کوردی کە دوای بە سعید نەورۆسی بڵێن مەشهورە بێ، یعنی ئەو لەو کاتە بە مەزموعشتی لەسەر حقیقەتی کورد تۆمار کردووە. ئەگە هەر یەک لە ئێمە بێ دراسەیەکی مێژووی لە قۆناغەیە بکە ئەزانێ کورد لەو ئاسا لە چۆن ژیاوە، ینی باز لەواکە باز لە کێشەکانی کوردەکە لە قۆناغایە ئەڵێ کێشەی کورد لە ئێستاە، یعنی تۆ سەیریکە لە سەرەتاکانی سەدەی 20 باس لە کێشەی کوردەکە کە تۆماری کردووە. ئەگەر بداسێکی مێژووی بکرێ بەڕای من نەفسی ئەو کێشانی کە لە قۆناغای هەبووە لە ئێستا هەیە. بۆ نمونە ئەڵێ کورد بەدەست هەژاریەوە ناڵێنێ، ئەڵێ وەرن سەیری کوردکەن بزان لە ئەستەمبوڵ چیەکە، ئەڵێ هەمویان حەماڵن، هەمویان خەریکی ئەو ئیشانن کە خەڵکێکی زۆر داماوەیکە، ئەڵێ بەڵام وەرە سەیری غەیرە کورد کە بزانە خەریکی چین، ئەڵێ کورد بەدەست نەخێنەواریەوە ناڵێنێ، ئەڵێ وەرە تۆ بەراوردی خەڵکی کورد بکە خەڵکی نەتەوەکانی تر بکە بزان لەو قۆناغا، ئەی تۆ سەیری کە ئەم دراساتان خۆمە یعنی بابەتێ نووسیوێتی، بەڵام چ کەرەسێکی گرنگی مێژووین بۆ ئەم ڕۆمان. بەڵێ دکتۆر کامەران ئەگەر ئەو تێکستی کە نامەوە مقداد مەدحەت بەدرخان نووسیوێتی ئێمە ئەگەر ئەمە یعنی قسە لەسەر ئەوە بکرێ ئەمە سەلمێنەری ئەو ڕاستەیە کە میدیا ئەبێ بە ڕۆڵێکی کاری ئەوە ڕۆڵێکی کاریگەر و دیاری ئەبێ بۆ گواستنەوەی ڕووداوەکان هین بۆ گواستنەوەی مێژوو بۆنەوەکانی ئایندا. با من بە دیوێکی کەشە پرسیارەکە لە بەڕێزی بکەم، ئایا ئەمە نابێتە هۆی کەمکردنەوەی ڕۆڵی مێژوو نووس و نووسراوە و دیکۆمنتە مێژوویەکان لە دەرەوەی کە میدیایەک دێوە ڕۆژنامە نووسێک یا سەنووسری ڕۆژنامەیەکی دیار کە سەرەتاکانیەتی ئەمە بیر و بۆ چوونەتی بۆ گواستنەوەی ڕووداوە مێژوویەکان، ئایا دیسانەوە بە هەر دیوێکی تریش بین بە پرسیارەکە هەست ناکەی کەمتر خەمیەکی گەورە هەبووە لە گواستنەوەی ڕووداوە مێژوویەکان لەلایەن مێژوو نووسانەوە لەو کاتا بۆیە ئەمە بۆ چوونی ئەمە بۆ چوونی مقداد مەدحەت بەدرخانە بێت؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاسانەکەم. بێگومان ئەم قسەی من دەزانم کورد دەربارەی مێژووی کوردستان هیچ شتێک نازانن. مقداد مەدحەت بەدرخان بەڕاستی ئەبێ هەڵوێستی لەسەر بکرێ، بەڕاستی ئەبێ لەسەری بوەستێنین چکە ڕستەیەکە کە کۆمەڵی ڕاستی بە ئێماڵێ ئەمە لە خودی خۆیان ڕاستە لە ڕۆژنامەیەکە وتراوە، بەڵام ئەمە ئێستا بۆ ئێمە مێژوویەکی گەورەیە. ئەمە لە ئەومان پێ ئەڵێ کە لەو سەردەمەیە کە سەدەیەک پێش ئێستا زیاتر لە سەدەیەک پێش ئێستاە پێمان ئەڵێ کە کوردەکان ئاگایان لە مێژوو نییە. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ بەرهەمە مێژوویەکانیشمانە، یعنی ئەو کتێبە مێژوویانەی کە ئێمە هەمان بووە تا ئەو سەردەمە بە پەنجەی دەسەژمێردن دیاری کراون، ناوەکان دیاری کراوە، یعنی ئێمە مێژوونووسی زۆر بەناوبانگی وامان نەبووە. بۆ نمونە ئێمە شەرەفخانمان هەیە کە 400 پێشتر مێژووی نووسیوێتەوە، بەڵام گیری ئەتوانین بڵێن لە دوای شەرەفخانەوە گیرێک دەست پێکە کە لە سەرەتای سەدەی 20 دەست پێکە، حوسێن حوزنی موکریانی و محەممەد ئەمین زەکی بەگ و ساڵح قەفتان و کێوکێ، ئەمانە نەوەیەکی دواترن. واتە مێژوونووسی بە شێوەیەکی کردداری ئەتوانین بڵین لە ئەدەبیاتی ئێمە لە ڕۆشنبیری ئێمە ئەگەڕێتەوە بۆکەی ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی 20. واتە ڕۆژنامە نووسی تا ئەندازەیەک ئەتوانین بڵین لێرە هەر بۆیە وای مقداد مەدحەت بەدرخان کردووە کە مێژوومان بۆ تۆمار بکات. یعنی ئەو دیدەی مقداد مەدحەت بەدرخان دیدێکی واقعی بوو بۆ قۆناغا بە دڵنیاییەوە زۆر واقعی بوو، لەبەر ئەوەی مقداد مەدحەت لە کۆمەڵگەی کوردیا ژیاوە و ئاگای لە بەتەواوەتی لە ڕەوتی گەشەکردنی کۆمەلگاکە، لە ئاستی کۆمەڵایەتی، ئاستی ڕۆشنبیری و لە ئاگایەکی تەواوی لە ژیانی کۆمەلگای کوردیا هەبوو، چونکە یەکەم کەسە کە ڕۆژنامەی درک بە زەڕورەتی دەرکردنی ڕۆژنامەکە وەکو ئامرازێکی نوێ بۆ هۆشیارکردنەوەی
خەڵکی ئەمە ئەگەر ئێمە لەسەر ئەم ڕستەیە بوەستین مقداد مەدحەت بەدرخان بێ ماڵێ ئێمە قەیرانی هۆشیاری مێژوویمان هەیە ئێمە وەکو مێژونووسێک ئیمڕۆ ئەمە کەرەستەیەکی زۆر باشە من وەکو مێژونووسێ هەڵوێستی لەسەر بکەم و لەسەری بوەستم ئێمە قەیرانی هۆشیاری مێژوویمان هەیە ئێمە نامۆین بە مێژووی خۆمان لە نەتەوەکانی ترا لەو سەردەمەیە مێژوو وەکو ڕەگەزێک وەکو کەرەستەیەک بەکارهێندێ بۆ بنیادنانی چی بۆ بنیادنانی تاک بۆ پەروەردەکردن بۆ بنیادنانی قەوارەکان یعنی لە وڵاتەکانی ئەوروپایە بە سەدەها پەیمانگا بە سەدەها دامەزراوە هەیە بۆچی بۆ سوودوەرگرتن لە مێژوو بۆ پەروەردەکردن بۆ بنیادنان بەڵام لای ئێمە تا ئێستا لە ئاستێکی زۆر لاوازایە ئێمە نەمانتوانیوە مێژوو بکەینە ئامرازێک بۆ پەروەردەکردنی نەوەکانمان بۆ بنیادنانی خۆمان کەواتە ئەمە گواستنەوەی لە ڕێگەی ئامرازێکەوە یا لە ڕێگەی میدیایەکەەوە حاڵەتێکی دروستە ئەکرێ بڵێن میدیایش ڕۆڵە بینێ لەوەی کە مێژوومان بۆ بگوازێتەوە بەدڵنیاییەوە سرە ڕای ڕستەکان بۆ نمونە بەشێک لە میدیا بریتێ لە وێنەی فۆتۆگرافی کاتێک کە وێنەیەکی فۆتۆگرافی ئیتر کاتێک کە وێنەیەک پیشانی ئێمە ئەدرێت ئەمە بەڵگەیەکی حاشە هەڵنەگرە ئەمە دۆکۆمنتە ڕەگەزەکانی مێژووی تایە مێژوو چۆن دروستە بێ مێژوو چی دروستیەکات بۆ ئەوەی ڕووداوێکی مێژووی دروست بێ واقعێکی مێژووی پێویستە بە کارکتەرێکەیە و پێویستە ئەم کارکتەرە لە سەکۆیەکە لە شوێنێکە ئیش بکە کە ڕەگەزی دۆم شوێنە و لە زەمنێکە وێنەیەک پیشانی ئێمەکە هەم سێ ڕەگەزی تایە هەم کارکتەرەکەی تایە هەم شوێنەکەی تایە و هەم زەمانەکەش دیاریکەواتە ئەکرێ ئەمانە بڵین شان بەشانی دەستنووس و دیکۆمنت و وێنە و بەجێماوەکانی ئەو قۆناغا یعنی ئیشی خۆیانەکەن ئای میدیا ئیشی خۆی کرد بەدڵنیاییەوە خودی دۆکۆمنتە هەر ئەتوانین بڵین لاپەڕەکانی ڕۆژنامەی کوردستان بەشێکە لە دۆکۆمنت ئەو واقعی کە لەو سەردەمە بەدیوێکی دیکە ئایا فەلسەفەی مێژوو دەخالت لەوە ئەکا کە کەرەستەکانی نووسینەوەی مێژوو میدیاژێکێکە لەوانەیە خو تەنها پرسیار لەسەر جەوهەرگەرایی و لەسەر قۆناغەکانی مێژوو لەسەر دروستبوونی واقعێکی جیاوازەوە هاتنە پێشەوەی ڕووداوێک کە لە مێژووە حتمیە بۆیە ڕووی بدایە قسە لەسەر شتە جەوهەریەکانەکە یا ئەوشت وەکو دیسان وەکو ئەوەی پێشووتریش باسمان کرد دەخالەتەکە لەوەی کە میدیاش ئەبێتە یەکێ لە کەرەستەکانی نووسینەوەی مێژوو حەزەکەم ئەماگەر بە وردی ئەندازەیەک لە سەی ڕاوەست بێگومان باس لە فەلسەفەی مێژوو کرد پێش هەموو شتێ پێویستە ئێمە بزانین فەلسەفەی مێژوو چییە تا ئێمە نەزانین فەلسەفەی مێژوو چییە ناتوانین لە ئەرکی فەلسەفەی مێژوو تێبگەین زۆر لەسەری ناڕوین لەبەرەوەی کاتمان کەمە بەڵام فەلسەفەی مێژوو گزارش لە سێ تەوەری سەرەکیەکە یەکەمیان کە فەلسەفەی مێژوو لە یەکۆڵیتەوە بریتێ لە چی بریتێ لە چەمکی مێژوو چییە پێناواتە گەڕان بە چیەتی مێژوو چییە ئایا مێژوو تەنها ڕابردووە ئایا مێژوو تەنها ڕووداوێکە ئایا مێژوو یان مێژوو واقعەکە یان مێژوو ئایا بە شێوەیەکی گشتی ئایا مێژوو کێ دروستیەکە دروستبوونی مێژوو بەواتایەکی تر خاڵی دۆمیان کە فەلسەفەی مێژوو ئیشی لەسەرەکە بریتێ لە چی هۆکارەتی لە مێژووە بە تایبەتی بەشێکی وەڵامی پرسیارەکەی تۆ چێتە ئەم چوارچێوەیەوە فەلسەفەی مێژووە وا لە مێژوو نووسەکات کە تەنها لەسەر ڕووداوەکان لەسەر ڕووکەشی ڕووداوەکان هەڵوێستە نەکات بەڵکو ڕووداوێکە ئەبینێت ڕووداوێک تۆمارەکە ئەوێ بزانێ ئەم ڕووداوە لە ئەنجامی چیوە دروست بووە واتە گەڕانەوە بۆ پشتی ڕووداوەکانەوە ئەو هۆکارانە کامانن ئەو زمینەیە کامەیە کە ئەم ڕووداوی بەرهەم هێناوە کە ئەم ڕووداوی دروست کردووە کە ئەمە فەلسەفەی مێژوو ئەم کارەکات واتە تەنها لەسەر سەطحیات لەسەر ڕووکەشەکان هەڵوێستە ناکات و جەوهەری پرسیارەکەی منیش ئەوەیە ئایا یعنی ویست بزانم لەسەر ئەو سەطحیاتە بۆ نمونە میدیا وەکو کەرەستەیەکی نووسینەوەی مێژوو ئایا فەلسەفەی مێژوو کە ئیش لەسەر چیەتی ئەکاوە ئیش لەسەر جەوهەرگەرایی ئەکا ئایا بەدوای ئەم بابەتانە شاچی یاخود تەنها پرسیاری هەیە بەدڵنیاییەوە پرسیارەکات بەڵام پرسیارکردن پرۆسەیەکی گرنگە من حەزەکەم وشەی پرسیارە و حەزەکەم شتێکی تر بڵێم ئەوەندەی کاری مێژوونووس بریتیە لە پرسیارکردن ئەوەندە وەڵامدانەوە نییە مێژوونووسی بتوانە ئەوەیە کە ئەتوانێ پرسیاری وروژێنەر بکات پرسیاری ئاراستە بکات کە بەڕاستی هەوڵ بدات نهێنیەکان ئاشکرا بکات واتە گرنگی پرسیارەکانە
زیاتر واقعەکان کاتە فەلسەفە شەر پشگیری ئەماکات بەدڵنیاییەوە خاڵێکی ترکە تەواو نەکردبم بوورە ئەوەیە کە فەلسەفەی مێژوو لە کۆڵێتەوە ڕەوتی بزوتنەوەی مێژوو بەرەوکیەوە ئاڕوات بە بەردەوامی مێژوو بەرەو پێشەوە چێ مێژوو وەستانی تایە کە ئەمە بەشێکی کۆمەلگای ئێمە بەداخەوە بەدەستیەوە ناڵێن مێژوو دووبارە بوونەوە لە مێژووە هەیە یان نییە ئەمانە بە شێوەیەکی تر فەلسەفەی مێژوو لێکدانەوەیەکی قۆڵ لێکدانەوەیەکی عەقڵانی لێکدانەوەیەکی فکری بۆچی بۆ ڕوودا و واقعی مێژووی ئەخاتە ڕوو مەڵێ دکتۆری برایم ئەمە بۆ میدیاژ ڕاستە ئەگەر فەلسەفەی مێژووە ئەگەر مێژوو بریتی بێ لەوەی گەڕان بێ بە دوای پرسیارکردنە ئەی میدیا چییە کە لێرە ئێمە ئەگەر ئەندازێ وردیکەینەوە هارمۆنیکێکی دار لە نێوان میدیا و لە نێوان مێژووە هەیە یا کاری میدیایی و ئەوەی کە مێژوو بۆ ئێمە ماوەتەوە بۆ وەکو دوکتۆر کامرانی شوتیانی ئەستا من ناتوانین زانستە مرۆڤاتیەکان بە تەنها وەکو خۆی سێریکەی بەشێکی گرنگی ینی هەموو زانستە مرۆڤاتیان تێکەڵیەکە بنەوە یعنی لە کۆمەڵی خاڵە لێکەچن بەڵام شتێکی شەیە کە من ئەمێت قسەی سەرکردنەوەی شەوەیە زۆر زایان پرسیاراکەین مەبەستمان چییە لە مێژوو یاخود مەبەستمان چییە لە ڕاگەاندن مەبەستمان چییە لە مێژوونووس و مەبەستمان چییە لە ڕاگەاندنکار یاخود ڕۆژنامەنووس لە ڕاستیە ینی ئەگەر مێژوو قسە لەسەر واقعێکی خەمڵی بکە ینی لەم لە قۆناغێکی دیاری کراوە زۆر ڕاگەاندن قسە لەسەر واقعێک کە ڕەنگە نەخەمڵی بێ کە پەیوەندی بە حەدەسێکی ئانیەوە هەیە یعنی لەم قۆناغەیە وا هەستەکەم دەستی مێژوونووس کراوەترە لە دەستی ڕاگەاندنکارێ بۆەوەی کە ڕاگەاندکارەکە زۆر جار ڕەنگە واقعەکان خۆی بگوازێتەوە بە پەلە بیگوازێتەوە بەڵام مێژوونووس زیاتر پشکنینی بۆەکە زیاتر ینی کار لەسەر وردەکاریەکانەکە شتێکی تر هەیە کە زۆر جار ئێمە بە قسەی سەکەی شەوەیە ڕاگەاندکار یاخود ڕۆژنامەنووس ملزەمە بکاتەوە یعنی تۆ کاتێکی دیاریکراو لە بەردەمایە هەر کاتێک دوایین گوشارێ لە بەردەم توایە وەکو ڕاگەاندکارە ڕەنگە ئەو فشارە کە کاتە زیاتر لە بەردەم مێژوونووسانە بێ ئەین دەستی کراوەتر بێ لە بەردەم کاتەکەیە چونکە ئێمە زانین ئەسا شتێکەیە کە ڕۆژنامەنووس بەردامەوە ئیشی لە سەرکە ئەویش سەبقە ئەویش دەست پێشخەریە چۆن بتوانێت بابەتەکە بەعینی بە شێوەیەکی خێرا بگوازێتەوە ڕەنگە ئەم سەبقە بەشێک لە بابەتی بوون بەرێ لەگەڵ خۆیان بەشێک لە ڕاستی لەگەڵ خۆیان بەرێ بەڵام مێژوونووس ئەم سەبقە لە بەردەمیان نییە ئەو کاتە زۆتر لە بەردەمیایەتی بۆی ئیش زیاتر لەسەر ڕاستیەکانەکە لەسەر زیاتر وردەکاریەکان ئێمەگەر ئێستا قسەی لەسەرکەین دوجارەوەی کە لە ڕابردووە ماوەتەوە گەر بابەتێکی مێژووی بێ و بابەتێکی میدیایی بێ بریتە لە یەک شت کە مامەڵی لەگەڵاکەن لە نێوان دوو کەوانە بریتە لە تۆمار ئەمانە تۆمار کرا بەڵێ ڕۆژنامەنووس تۆماریەکات یعنی لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندن تۆماریەکە بەڵام ئیشی ئەو نییە بە حەقەت یعنی دوای 100 ساڵ یاخود دوای ماوەیەکی تر بێت پشکنینی وردی بۆ بکە ئیشی مێژوونووسە ڕەنگە ورتری بکاتەوە بەڵام ئەکرێ بڵێن ئەوەی لە ڕۆژنامەکانی ڕابردووە ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی بێڵێن لە کوردستان لە ژیان ومێدی ئیستیقلال پێشکەوتن ڕۆژی نوێ ئەمانەی کە لە ڕابردووە چەند نمونەیەکن سەرەتاکانی سەدەی 20 تا نزیکەی چلەکانیش زۆریان دیارن هەبوون ئەکرێ بڵێن ئەمانە کەرەستەکانی ئەمانە ئەبنە کەرەستەیەکی بەهێز بۆ مێژوونووسی لەم ڕۆدا باشە من نێک نمونی زۆر بەسەدی بۆ بێنمەوە ئێمە سەیری ڕۆژنامەکانی سەردەمی شەمەحموو بکەین بە دوای ئیشە سەیری ڕۆژنامەی ژیانەوە بکەین ئەگەر ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموو ئیتر بە ئومێدی ئیستیقلال و بە بڵین ڕۆژی بە هەموو ئەمانی تر پێشکەوتن پێش ئەوە بووە مەسم ئەوەی کە مەسم ئەوە یعنی ئەگەر لەوەشەوە لە سەیری تێگەشتین ڕاستی و پێشکەوتنەوە کە ئینگلیزەکان هینیان کردووە یعنی تحکومیان پێوە کردووە دواتر قۆناغی سەردەمی شێخ مەحموود سەیری ڕۆژنامەکان بکەین بە دوای ئەوە سەیری ژیانەوە بکەین کە بە جۆرە لە جۆرەکان دژایەتیە ینی بۆ شۆڕشەکەی شێخ مەحموود سەیرێکی ئەمانە تۆ ئەبێ وەکو هینە سەیریکە یعنی وەکو لایەنگرێک بۆ دۆخێکی دیاریکرا و دژ بابەتێکی تر بەڵام ئەکرێ مامەڵەی لەگەڵا بکری وەکو ڕەئیەک کە لەو قۆناغە دیاریکراوە بۆ یعنی بەڵێ مەسان تۆ بۆ نووسەی ژیانەوەکەی دژایەتی ینی هەنێ وشە بەکار هاتووە ینی بەڕای من ئێستا لە ئێستاە شەرمە بەکاری بێنی یعنی لە ژیانەوەی هەندێک وشە بەکار هاتووە لە قۆناغێکی مێژووی دیاریکراوە پێ دوانێ هەندێک هەر لەو ڕۆژنامەش واقعی بۆ نمونە کابینەکانی حکوومەتی شێخ مەحموود کە ڕەخنە لە گەندەڵی لە هەندێک شت ئەگرن ئەمەش بە جۆرێ لە جۆرەکان واقعێکی ترە گوازێتەوە کە لەوانەیە ئەگەر بە
دەرچین لەبارە بگەین بە حقیقەتێک ڕاستیەکەی قسەکەی تۆ تەواوە بەڵام ئەمە دیدێکە کە مەسمەن ڕۆژنامەی ژیانەوە دیدێ بۆ کە دژی شێخ مەحموود بووە یعنی تۆ ئەگەر تو قسە لەسەر ئەو دیدە بکەی لێرە ئاوا باسکراوە بەڵام تۆ دیدێکی تر لێرەیە کەوسە دەمە ڕۆژنامەیە نەبووە ئەگەر سەیری ڕۆژنامەکەی غایبە بەڵام مێژوو مامەڵی لەگەڵ ئەما ناکات مێژووەک خۆی وەکو کەرەستەیەکیش لەسەرگە بەڵام ئەم کەرەستەیەکی هین نییە ئەی تۆ یەکلای کرد بێتەوە تەواو ئەمایان ڕاستە دیوێکی تریشەیە کە ڕەنگە ڕۆژنامە ئیشی لەسەر نەکردێ میدیا ئیشی لەسەر نەکردێ غایب ببێ مێژوو سەری بەداوانە شار بگەڕێ بەڵێ دکتۆر کامەران ئەکرێ عنی ئەمانەی کە باسمان کرد ئەو کەرەستانەی کە لە میدیاکانەوە ماوەتویان ڕۆژنامە و گۆڤارەکان کە نمونەی سەردەمی شێخ مەحموود باسکرا ئایا ئەمانە لە بایەخ و ڕۆڵی قۆناغێکی مێژووی کەمەکەنەوە یاخود تۆوەکو لە بەشی یەکەمی بەرنامەکە ئەو نمونەی ئەمریکا و ڤێتنامت باس کرد کە وتت میدیاکان ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە گۆڕینی ڕەوتی مێژووە ئایا ئەمەش میدیاکان ئەگەر ئێمە ئەمە بەم دیوەی ترا بۆ کوردستان و بۆ سەدەیەک بەر لە ئێسەی واقعی کوردستان باسی بکەین نزیکەی بە سەدەیەک ئایا ئەمەش هەر ڕاستە لە گۆڕینی ڕەوتی مێژوو بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرم و دەگەڕێمەوەلات بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوەلاتە جارێکی تر سڵاو دکتۆر پێم وایە پرسیارەکە دووبارەکردنەوەی ناوێ هەر پەیوەندی بە واقعەوە هەبوو کە وتمان ئایا ئەوانەی لە ڕابردووە وەکو میدیاکان ئاماژەیان پێکردووە لە سەردەمی شێخ مەحموودا واقعەیەک بووە ئەگەر ئێمە بەراوردکەین لەگەڵ حاڵەتێکی بارێکی سایکۆلۆژی و عاتفی مێژوو نووسێکە شتێکی نووسیوە ڕۆژنامەکان توانیان ڕێڕەوی ئەو مێژووە بگۆڕن پرسیارەکە دوولایانی هەیە من حەزەکەم شتێکی تر بڵم پێشەوەی وەڵامی پرسیارە جۆهرەکە بدەمەوە بێگومان کاتێک ئێمە باز لە ڕۆژنامەکانەکەین باز لە میدیاکەین بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو مێژوونووس چۆن مامەڵی لەگەڵا بکەین بە دڵنیاییەوە تۆ چۆن مامەڵە لەگەڵ هەر بەڵگەنامەیەکی مێژوویەکەیت بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئەویشاکەیت لەگەڵ هەر سەرچاوەیەکی مێژووی ناکرێت لەگەڵ هەر سەرچاوەیەکی مێژوویە چۆن مامەڵاکەیت بە هەمان شێوە یەکێک لەو میتۆدانی کە بەکارێن لێ بۆ نمونە ڕەخنەگرتن ڕەخنەی ناوەکیمان هەیە ڕەخنەی دەرەکیمان هەیە ڕەخنەگرتنمان هەیە لەوەی کە ئایا ئەم ڕۆژنامەیە فعلەن ئەمە لەو کاتایە دەرچووە لەو زەمانەیە دەرچووە لەو واقعەیە دەرچووە و ئەمەی کەتیایەتی نووس بڵین بنەڕەتیە و دواتر ئایا لە ڕووی پێکاتی دەقەوە هەڵوێستەکردن لەسەر دەقەکان ئەوە تا پێش هەموو شتێ مێژوونووس کاتێکەوە دەگرێت ئێتر ڕستەکان وەکو خۆی وەرناگرێت و وەکو ئەمەتر ئاەتێکی وەکو لە قولی فەسڵ بێت و بێنێ داینێت و ئیشی لەسەر بکات و وینی کات بەڵکو بە پرۆسەیەکی ڕەخنەگرتن و شیکاریەکی وردا تێ ئەپەڕێت ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە پێویستە ئێمە لە بەرچاومان ئەگەر من وەڵامەکەت پێ نەبڕم ئایا ئەگەر ئەمە وەرگین بۆ ئەوی کە وتمان لە پرسیاری پێشوە باسی چیەتیمان کرد لە ناو مێژووە و فەلسەفەی مێژوو پرسیار لەسەر ئەوەکە ئایا پرسیار لەسەر تۆمارەکانی شەکات واتە ئەو چیەتیە بۆ تۆمارە مێژوویەکانیشە بۆ نمونە کە میدیا بینەوە کەرەستەیە لە ناو تۆمارەکانە بێگومان ئێمە یەک خاڵی بنەڕەتی هەیە کە پێویستە ئاگامان لێ بێت کاتێک کە باز لە چیەتی مێژووەکەین ئەمە وەکوڵێ جەوهری کرۆکی ئیشی مێژوونووسە مێژوو چییە و لێرەوە چی تۆ کاتێک یەکێک لەو قیرانە گەورانەی کە بەشێک لەوانی کە مێژوو ئەنووسنەوە بەدەستیەوە ئەناڵێنن بریتی لەوەی کە خۆیان لە مێژوو تێنەگەیشتون کەسە بینی مێژوو ئەنووسێتەوە بەڵام خۆی هێشتا تێگەیشتنێکی ورد و ڕوونی بەرامبەر بە مێژوو نییە فەلسەفە لەمەشە دوێت ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە باشە تۆ پرسیار ناکەی بۆ ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە بە هەزارەها بەرهەمی مێژوویمان هەیە بەڵام ئەم بەرهەمە مێژوویانە ناتوانن گۆڕانکاری لە عەقڵیەت و لە سایکۆلۆجی و لە کۆمەڵگای ئێمەیە بکات یا دیارە خەلەلی گەورە لە نووسینەوە و لە تۆمارکردنی ئەم مێژووە هەیە یاخود بەشێک لەوانەیە کە ئەم مێژویان نووسیوەتەوە وەکو پێویست خۆیان لە فەلسەفە و لە گرنگی مێژوو تێنەگەیشتون کە ئەمە خاڵێکی جەوهریە کە پێویستە ئێمە هەمیشە ئەمەمان لەبەرچاو بێت بەڵام ئایا جیاوازیەکان ئێمە هەروەکو دکتۆری ژاماژەی پێکرد هەندێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان تێگەیشتنی ڕاستی پێشکەوتن دواتر ژیانەوە هەموو ئەمانەیانی دیدی جیاوازیانێ هەشیانە ئومێدی ئیستیقلالی سەردەمی شێخ مەحموود ینی ئەمانە فرەچەشنی و جیاوازیەکیانەیە ئایا ئەم جیاوازیانە کارکردیانە بێت لەسەر لاوازی
نووسینەوەی مێژوو لە ناو میدیا کە وەک کەرەستێک بەکاربێنێت بۆ تۆماری مێژووی بەبەست جیاوازیەکانە. بەڵێ مێژونووس بە دڵنیایی و کاتێک کە مێژووە ئەنووسێتەوە ئەوێ بە ڕاستیەکان بگات. مێژونووس پێویستی بە چییە؟ پێویستی بە شاهیدە و بە هەمان شێوە میدیاکاریش پێویستی بە چییە؟ بە شاهیدە. یعنی کەسێک کە ڕووداوەکانی بۆ بگێڕێتەوە، ئەم کەسە چۆن ڕووداوە گێڕێتەوە، کەسێکی تر چۆنەی گێڕێتەوە، کەسێکی تۆ کاکتور لە بەرنامی پێشەوە ئاماژەی پێ کرد بەڕای جیاوازە ئەنووسێتەوە. ئێمە باسمان لە چی کرد؟ باسمان لەوە کرد بۆ چاواشەکاری یاخود بۆ ناڕاستی یاخود بۆ درۆکردن لە گێڕانەوەی ڕووداوە مێژوویەکانە ڕوەدات و باسمان لەو هۆکارانە کرد کە زۆرجار ئینتیمایە، زۆرجار پەیوەندیدارێتیە، زۆرجار ماستاوچێتیە، بەرژەوەندیە، زۆرجار نەشارەزاییە. هەموو ئەمانە کەمە دووکەوانە ببوورە یەکەم بە پرسیارێ بۆ دکتۆری برایم وەکو شارەزایەکی بواری میدیا تەواوی ئەوانەی لە ناو کەوانەکە باسی کرد. نەشارەزایی شارەزایی، نەیاری یاری، بەمەبەست بێمەبەست، ماستاوچێتی وەکو دکتۆر باسی کرد یا دەرباری لە بەردەم ئینەکە ئەگەر لە میدیا ئەمانە کاریگەریان لەسەر میدیا بێ ڕۆڵی ئەمە کەمەکەنەوە لەوەی کە بۆ مێژوونووسی ئەمە وەکو کەرەستەیەک بەکاربێت لە ناو بابەتە مێژوەکان یا وەکو خۆی مامەڵەیان لەگەڵاکرێ هەر یەکە و بە پێوەری خۆی. ئایا هیچیان پەراوێ زەخرێ و هیچیان مفەزەل بکرێ بەسەر ئەوی تریانە؟ لە ڕاستیان نفسی شت لە ڕاگەاندنە دووبارە بێتەوە. یعنی ئێمە سەبوون چەند تیۆرێکمان هەیە لەسەرەوەی کە ئەوەی کە لە ڕاگەاندنا بڵاو بێتەوە ڕۆژ زۆر جار ئەوە نییە کە مادەخامەکە نییە، بەڵکو بە چەند فلترێکە ڕۆشتووە اینجا هاتوۆتە بەردەم وەرگر. بۆ نمونە ئێمە ئەوەی کە لە شاشەکانی تەلەڤیزیۆنی بینین زۆر جار ئەوە نییە کە حەدەسەکە بوو، بەڵکو فلتەرەکانە کاندێکی لەکەم کردو هەندێکی لە زیاد کردو دواتر ئەی بخشێتەوە بە جەماوەر. لێرەوە معنی بەڕاستی هەموو بابەتێکی میدیایی ئەکەوێتە ژێپرسیارەوە کە ناتوانانی لە سەداسەد وەکو بابەتێکی ڕازگویانە تەماشای بکەیت. حاڵەتێکی تریش هەیە بەڕاستی ڕۆژنامەنووسیش بمانەوە یاخود نەمانەوە ئەوش کائینێکی سایکۆلۆژیە ئەکەوێتە بە بەردەم کۆمەڵێک گوشاری سایکۆلۆژی تایبەت بەخۆی. بەڵام ئەمانە لە بایەخیەوە کەمەکەنەوە کە ئەو میدیانی کە جەناب هێمات بۆ کرد وەکو کەرەستەیەک یانی جیاوازی بکرێت لە نێوانە وەکو کەرەستەیەک نەخرێنە ناو سیاقێکی مێژویەوە وەکو دەقێک بەکاربێنرێن و ئەمڕۆ بۆ نەباسی حکوومەتەکەی شێخ مەحموود دەکرێت. ئەگەر ڕۆژنامە گۆڤارەکانی ئەو کاتە بهێنی بەراوردیان بکەیت ئەکری هەندێکیان تەهمیشکەیت و هەندێکیان بایەخ پێ بدە یا ئەبێت لەگەڵ هەمویان مامەڵە بکرێت بە پێوەری خۆی مەبەستی و جەوهری پرسیارەکەی منەوەی. بەڵێ خۆی لە ڕاستیە بێ هەمویان وەکو یەک سیر کرێ، یعنی وەکو سەیری یەک بەڵام ڕۆژنامەنووس ئیشی چییە؟ ئیشی خوێندنەوەی جیاوازەکانە لە قۆناغی دیاریکراوە ڕێە جیاوازەکان کە لە قۆناغی دیاریکراوە چۆنەوە بۆ مێژوونووس. ئێستا من نمونێکی زۆر بەسیط پێم ئەگەر چیەوە ڕەنگە دکتۆر کامەران ورتر بێت یایە ئێستا ئەم وەزعی کە ئێستا ئەگوزارێ لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە هەرسەی کەناڵەکانی ڕاگەاندن بکەین کەناڵەکانی ڕاگەاندن سەر بە چەند پارتێکی سیاسی دیاریکراون یاخۆ چەندیدێکی سیاسی دیاریکراوی جیاوازیان هەیە ئەمان هەرێکی و بابەتێک هەر لە ڕوانگەیەکی ینی دیدێکی خۆیانەوە بابەتەکانە گوازنەوە ڕێیەکانە گوازنەوە بیر بۆچوونەکانە گوازنەوە کەواتە سبینێ مێژوونووس کێت ئیشێکی لەسەر ئەم بابەتەکە سێرەکە زیاد لە بیرروبۆچوونێکی جیاواز زیاد لە حەدەسێکی جیاواز لە ڕاگەاندنەکانەوە بڵاو بوونەتەوە. مێژوونووس لەم کاتایە تحقیق لەسەر بوارەکانەکە بیرروبۆچوونە جیاوازەکانە خاتە ڕوو ڕابطێک کاتەوە بە ئەحداسەکانەوە سەرنجام کاتێک کۆمەڵە دەرەنجام کە ئەمە بۆ 100 ساڵ بەر لە ئێستا ڕاست نفسی شتانی سەدی قەت بێ نفسی شتە ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموود بیرروبۆچوونیان تایبەت بووە جیاواز بە لە سەردەمی بۆ نمونە ژیانەوە کەواتە مێژوونووس کە ئیشەکە لەسەرم بوارە یەت زیاد لە بیرروبۆچوونێکی لە بەردەمایە زیاد لە دەقێکی لە بەردەمایە زیاد لە ڕەنگە لە ڕوانگەیەکی هەواڵەکانیشەوە چەند هەواڵێکی جیاواز گوازرابێتنەوە کەواتە تۆ کەرەستەیەکە لە بەردەم تۆیە کەرەستەیەکە تو ئەتوانین زیاد لە کەرەستەیەک بەکاربێنی زیاد لە بیرروبۆچوونێک بەکاربێنی بەڵام ڕاستەکان لەکوایە بەڕای من ئەوە ئەرکی مێژوونووسە سبینێ کە ڕەنگە تحقیقی تیابکە کە ڕەنگێکی تر بە شێوازێکی تێبکە بەڵام ئەکرێ بڵێن میدیایە ڕۆژنامەنووس ئەوانی لە ڕابردوو لە ئێستاشە ئەکرێ بڵێن ئەمانیش بەشێک لە هاوکاری و تەواوکاری وەزیفەی مێژوونووسن بێگومان یعنی ئێمە پێشترش باسمان کرد ڕەنگە کاری مێژوونووس ئاسانتر بکە ئەو دیکۆمنتانە ئەو وەقعانەی کە تۆماری کردووە زیاتر باشتر بێ من ئێستا من نونێکی زۆر بەسیتی بۆ بێنمەوە ئێستا ئەگەر ئێمە بین توێژینەوەی بکەین لەسەر سەردەمی ڕاپەڕین ینی بین قسە لەسەرەوە بکەین بزانین ئایا لە قۆناغێکی مێژووی دیاریکراوە بۆ نمونە لە 5 سێوە
کە ڕاپەڕین لە هەرێمی کوردستانە دەست پێەکە تاکو بۆ نمونە کۆتایەکانی تر لە 22 سێ کاتر هێرشی ڕژێمی بڵین سەدام حوسێن دەست پێکاتەوە کۆتایی پێێنێ بین دراسێ بکەین لەوەی بزانین بۆ لەو مدەتایە خطابی سیاسی کوردی بەرامبەر یعنی خطابی سیاسی کوردی کە لە ڕانگەیەکی میدیایی و گوازراوەتەوە چۆن بووە یە دراساکە بۆ نمونە لەسەر ئەو بەلاغاتانەی کە لەو سەردەما لە ڕادیۆکانە و گوازراوەتە بە تایبەتی لە ڕادیۆ دەنگێلی کوردستانەوە ئەم کەرەستانی لە بەردەم توایە کێ شیکارێک کا بۆ ئەو خطابانە ئەگاتە کۆمەڵە دەرەنجام یەکێ لەو دەرەنجامانە کە تێگا سەیرەکە خطابێکی موحد بووە حیزبی نەبووە باسی حیزبێکی دیاریکراو نەکراوە کەواتە هەموو ئەم کەرەستانە لە بەردەم مێژوون و سایە کە ئەتوانێت زیاتر ورد بێتەوە تایە. دکتۆر کامەران زانستی مێژوو پێودانگ و دیسپلین و ڕێسای تایبەتی خۆی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەرەستەیەکی نووسینەوەی مێژوو کە بابەتی ناو گۆڤار و ڕۆژنامەکانە لە ڕابردووە ئایا دیسپلینە یاخود ئەمیژوک و تۆمارەکانی تر وەکو کتێبەکانی تر وەکو سەرچاو و بڵێن مەزدەر و مەرجعەکانی تر مامەڵەی لەگەڵاکە ئایا پێوەەر هەیە هەمویان وەکو یەک پێشوی وەڵامیەوە پرسیارت بەمەوە پێم خۆش بوو شتێکی ترە لەسەر وەکو درێژەدان بەوەی کە پێشتر ئاماژەتان پێکرد چکە بابەتێکی بەڕاستی گرنگ وژێنرا کە ئەوژەوەیە بڵێن ئایا ڕۆژنامەکان گزارش بە تەواوەتی گزارش لە ڕاستیەکانەکە یاخود نایکات بەواتایەکی تر ئەو تێگەیشتنی تا ئێستا ئێمە بەرامبەر بە مێژوو هەمانە لە کۆمەلگای ئێمە و ئەو مێژووی تا ئێستا لە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە خوێنرێت بەڕاستی زیاتر جەخت لەسەر مێژووی سیاسیەکاتەوە واتە ئایا واقع ئایا کۆمەلگای کوردی هەمووی بریتە ئایا مێژوو بە تەواوەتی هەمووی بریتە لە سیاست یان سیاست لایەنێکی دیاریکراوی کۆمەلگایە ئێستا لە ئەوروپای و لە وڵاتە پێشکەوتەکانە یعنی کۆمەڵێک کایی تر هەیە بە تایبەتی مێژووی فەرامۆشکراوەکان وەڵامەکەت بیر نەچێ بەڵام پێدوانیە دیسان وەکو لە بەشی یەکەمە خۆشتان کۆک بوون لەسەری ئەمەش پەیوەندی بە بێکیانی و بێدەوڵەتی و نەبوونی دۆزێکی سیاسی کوردەوە هەیە کە هەمیشە لە ناو ململانە سیاسیەکانە هاڕاوە بە دڵنیاییەوە ئەو بارودۆخەوە ئەو هەلوو مەرجە سیاسیە مێژوویی کە ئێمەی پێ گوزەرمان کردووە بە دڵنیاییەوە ڕۆڵێکی گرنگی بەسەر میدیاڵە بەسەر میدیاشە بەڵام ئەوە ئێمە تقریبن وان نزیکی 25 ساڵە ئێمە زانکۆمان هەیە و ئێمە بەشی مێژوومان هەیە و بە تایبەتی کار ئەەکەین ینی ئێمە ئەوەمان لێن نەبێت بەشێکی زۆری کەم تەرخەمەشی تایە یعنی ئەبێ ئێمەدان بۆ ڕاستیە بنین یعنی بۆ نمونە ئێمە چەند حەبسەخانمان هەیە لە مێژووە حەبسەخانێکمان هەیە لە مێژووە کە باسی ئافرەتی سلێمانیەکرێ ئایا هەموو ئافرەتانی سلێمانی وەکو حەبسەخان بوون تۆ بۆ ئەوەی لە ڕەوشی ژنانی بۆ نمونە شاری سلێمانی تێبگەی یان هەولێر تێبگەی یان کوێ تێبگەی پێویستە بیت دراسیەکی ورتر بکەیت دراسیەکی واقعی بکەیت یعنی بۆ نمونە ساڵی ڕابردوو بوو لە مەغریبی عەرەبیە کتێبێک زۆر بۆم بابەتی مناقەشەکردن مێژووی هاوڕێتی لە یۆنانی کۆنا مێژووی هاوڕێتی وەرە تۆ ئێستا لە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە بڵێ من لەسەر مێژووی هاوڕێتیە نووسم لە سلێمانیا لە 20ەکانە یان لە هەولێران نووسم لە 30ەکانە بزانێت چیت پێڵێن یعنی تەقبول ناکرێت بۆ نمونە من هاوڕێیەکی خۆم لەسەر دکتۆراکەی لە مەغریبی عەرەبی نووسیوە لەسەر مێژووی خۆراک لە پێش داگیرکاری فەڕەنسی و دوای داگیرکاری فەڕەنسیە ئەو کاریگەریی اینجا ئەو کاریگەریی کە خواردنی فەڕەنسی لەسەر کەلتوری لەسەر گۆڕینی کەلتوری مەغریبی دروستی کرد یعنی مێژووی خۆراک کۆنی شایە من لەم ڕۆژانە ینی لە کتێبێکە بینیم قسە لەسەر ئەتەکێت و هەڵسو کەوتەکە یعنی چۆنێتی خواردن ئەتەکێت تەوقەکردن هەستانەوە لە بەر میوان کتێبیشی مێژوونووسێکی و قەلقەشەندی لە سوبح الأعشا ئاماژە بەمانەکە ینی ئەمانە هەر هەیە بەڵام ئەوەی کە گرنگە کەواتە ئەمەوێ بڵێم زۆرجار ئەو مێژووی کە تۆمار کراوە بۆ نمونە ئەو هەواڵە سیاسیە یاخود ئەو ڕۆژنامەیەکەینی کردووە ئەو بەڵگەنامەیە کە بەردەستی ئێمەکەوێ بەڵگەنامێکی سیاسیە زۆرجار مێژوونووسیش چاواشاکە ئەگەر ئاگادار نەبێت داوێکە ئەی خاتە ناویەوە چونکە تۆ ناتوانانی لە میانەی بەڵگەنامەیەکەوە لە میانەی چەند لاپەڕەیەکەوە لە واقعێکی مێژووی ئایا مێژوو ڕێسای هەیە بۆ نووسینەوەی کە بابەتە مێژویەکان لە ڕۆژنامە و گۆڤارەکانە یاخود هەر ئەوەیە بەڕێزی هێمایی بۆەکەی کە ئەڵەی طبعێک و تارماییەکی سیاسی زاڵە بەسەر بابەتە میدیایەکان بە دڵنیاییەوە ئێمە میتۆدی توێژینەوەی مێژوویمان هەیە و بەداخیشەوە ئێمە ئێستا ئاگامان لەوە نیە کە باکایەکێ وەکو بەرنامەی پێشەوە ئاماژەمان پێکرد مێژووی ئێستا
لە ئەوروپای زۆر گرنگی پێدرێ یەکێ لە ئۆکۆڵە کار لەسەر چیەکە کار لەسەر سینەماکات ئایا سینەما بێتە سەرچاوەیەک بۆ مێژوو ئایا سینەما ئەتوانێت ڕاستە مێژوویەکان بگەێنێت بۆ نمونە باز لەسەر ئەنتەرنێتەکات باز لەسەر کاریکاتێرەکە باز لە وێنەی فۆتۆگرافیەکات ینی کار لەسەر هەمان بە تایبەتی مێژووی ڕاهین کارێک یەکێ لە سەرچاوە زۆر بنەڕەتیەکانی کە میتۆدی تایبەتی هەیە بۆ ئەوەی تحقیق لەوەیە بکات ئایا ئەمە تا چەند ڕاستە تا چەند ڕاستیە تا چەند ئەتوانرێت ڕاستیەکان لە چەوتیەکان جیاب کرێت بەڵێ بەدڵنیاییەوە میتۆد هەیە بۆ ئەمە بەڵام بەداخەوە لای ئێمە هێشتا ئاشنایەتیمان لەسەر ئەوە نییە ئایا ئێمە مناقەشەی واکەین ئایا مێژوو ئەوەیە کە ئەبێ 20 ساڵی بەسەر تێپەڕی بێت یان فترەیەکی زەمەنی زۆری بەسەر تێپەڕی بێت اینجا ئەوە مێژووە لە کاتێکە یەکێک لە خەسڵەتە بنەڕەتیەکانی مێژوو یەکێک لە ڕەگەزە پێکێنەرەکانی مێژوو بریتە لە زەمن ڕاهەندی ڕابردووی هەیە ڕاهەندی ئێستا هەیە ڕاهەندی داهاتووی هەیە لە یەک کاتە تۆ ناتوانانی ئەمسی ڕاهەندە لە یەکتری جیاب بکەیتەوە ئێمە ئەگەر ئەمە بۆ ڕابردووش باس بکەین ئەمەی جەنابە کە ڕەخنەگرێت تەبعێکی بۆمە سیاسی بان بچمەوە سەر ئەوە زاڵە بەسەریەوە تعریفی مێژووەکەی دکتۆر کەمال مەزار لە کتێبی زانستی مێژووە بازەوە کە ئاڵێ ڕۆژنامەی کوردستان یەکێک بوو لەو ئامرازە گرنگانەی کە ڕووداوەکانی سەرەتایی سەردەمی جەنگی یەکەمی جیهانی و پێشتر کوشتاری ئەرمەنەکان و سوارەی حەمیدی و کۆمەڵێ ڕووداوی واقعیان بۆ ئێمە گواستەوە ئێمە ئەگەر ئەمانە بین کۆمەڵێ ڕووداوی مێژوین ئەگەر لە تەبع سیاسیەکەش دەریکەین ئایا ئەمە ناچێتە ئەو قاڵبەوە کە ئێمە میدیا سوودێکی گەورەمان لێوەرگرتو بۆ گواستنەوەی ڕووداوە مێژویەکان بەدڵنیاییەوە ئێمە هەرگیز ئینکاریمان لەوە نەکردووە کە ئەڵێنی یەکێک لە سەرچاوە بنەڕەتیەکانی ئەو کاتێکی ئێمە مێژومان نییە ڕۆژنامەنووسی پێشەکەوێت ئێمە یەکێک لە سەرچاوە بنەڕەتیەکانی مێژوو بریتە لە ڕۆژنامەگەری من ماوەی بەرنمەکەم بەرەو کۆتایە چێ پێم خۆشە یعنی بە کورتی لە ئەخیری بەرنمەکە بینە سەر باس و بابەتی میدیاکانی ئێستای کوردستان و ئەم واقعی ئێستای کوردستان ئەوەی کە لە ڕابردووە ڕەخنەمان لێ هەیە ئێمەگەر لە سەرەتای ڕۆژنامەنووسی کوردیەوە بێنین بۆ سەرەتای سەدەی بیستەکانی سەدەی بیستەم حکوومەتی شێخ مەحموود تاوەکو ئەم دوایانەش تاوەکو نیوەی بڵێن سەدەی بیستەم بیبەسینەوە بە واقعی ئێستاوە ئایا ئەمە بۆ ئەم واقعی ئێستاش هەر دروستە کە ئەو ڕەوشەی ئێستا ڕۆژنامەنووسی کوردیتیایە ئایا بۆ گواستنەوەی ڕووداوەکان بۆ ئایندە وە شێوازی مامەڵەکردنی مێژوو نووس لەگەڵیدا و بەکارێنانی وەکو کەرەستێکی ناو بابەتە مێژوویەکان حەزەکەم بە قسەیەکی ئۆژالان وەڵامی و پرسیارت بەمەوە ئەڵێ لە سەردەمی سۆمەرەوە تا ئێستا ئەو گۆڕانکایی لە کۆمەلگای لە بنیادی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردیا ڕوویداوە لە تازەترین کتێبێت طبعاً وەکو ئەو گۆڕانکاری وایە لە حرفی ڕی سوکەوە بۆ بۆری قرس گۆڕابێت گۆڕانکاریەکی هێزگار هێواش گۆڕاوە وگرام قەشەیەکی مەسیحیە کە هاتووە لە ساڵی 1900 لە کوردستانە بووە ئەڵێ کوردەکان گەلێکی بەهرەدارن گەلێکی زیندون بەڵام نەریتێکیان هەیە کە بە دواکەوتوی ئەیان هێڵێتەوە لە 2000 ساڵ لە پێش لەدایکبوونی مەسیحەوە تا ئێستا نەیانتوانیوە خۆیانی لێ دەرباسکەن کە ئەویش بریتە لە زاڵبوونی سیستمی خێڵایەتی لە کوردستانە من پێت ئەڵێم لە سەردەمی ئەوەی لە سەردەمی شێخ مەحموود ڕوویداوە ئێستاکانش بە شێوەیەک لە شێوەکان ئامادەیی هەیە ئێستاکانش بۆ نمونە ینی ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا کام کەناڵی تەلەڤیزیۆن چەند کەناڵی بێلایەنت هەیە چەند کەناڵت هەیە مەوزوعانە ئیش بکەن چەند دامەزراوی سەر بەخۆت هەیە یعنی بەشێکی زۆری ئەم دامەزراوانە بە شێوەیەکی ڕاستەخۆ یاخود بە شێوەیەکی سێبەر کار بۆ ئەجندایەک ئەمانە ئەگەر خوێندنەوەیکی مێژویانەی بۆ بکرێ بۆ میدیا ئەمە خەوش دروستەکەن ئەمەی جەنابە ئاماژەی پێەکەی یعنی ئەبنە خەوشێک بۆ میدیاوە کەرەستێکی نووسینەوەی مێژوو بەدڵنیاییەوە ئەبێ مێژوونووس زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ئەم بەرهەمە میدیایانەیە بکات و ئەبێ بە میتۆدێکی ڕەخنەیی زۆر ورد وەکو ڕەخنەی ناوەکی و ڕەخنەی دەرەکی ئیشیان لەسەر بکات دڵنیام دکتۆر ئیبراهیم قسە و باسی لەسەرەوە زۆرە من شتێکی تریشانی بەڕاستی ئێستا خیاڵان گوزەری کردی و شێوەیە مێژوو هەمیشەکە نووسێتەوە بۆی ئەوەی ئێمە کاریگەری دروستکانی بە حقاتی زان بۆچی مێژووی نووسێتەوە کو دکتۆر کامران وتی بۆ جۆرجا ئێمە ساسەکە مێژوو نووسینەوە ببزانین نووسینەوەی مێژوو یاخۆ قسەکردن لەسەر مێژوو بە جۆرە جۆرەکان بەرچاوڕوونیمانێتێ بۆ بەرامبەر یاخود وامان لێ کات ئەگیان لە بۆ من لە قۆناغەکانی خوێندنی سەرەتاییەوە تاکو بڵێن بەردەوام مێژووە بێتە بابەتێکی گرنگی کەرەسەیەکی وانەیەکی خوێندن
ئەم خوێنکارایە خود ئەم قوتابیان لە سەرتاوە ڕایەت یان خود کۆمەڵی ڕۆشنبیری مێژووی لا دروستە بێ سەرنجام ئەبێتە بڵین بەرچاڕوونیەک بۆ ئەوی لە بەرامبەرەکەی بڕوانێ بۆ ئەوی لە خۆی بڕوانێ یان خۆی بۆیە لە ئایندە بڕوانێ بۆیە لە نەتەوەکانی تر بڕوانێ بەڵام پرسیارەکەش لەوایە کە ئێمە قسەرسە میدیاکەین ئێسایەکی لەو ڕخنانەش کە لە میدیای گیرێ جارێکی تر میدیا یێتەوە مێژومان پێناسێنێ بەحقەت ئێسامە کۆمەڵێک یان دراساتشمان هەیە لەسەرەوەی کە ئەو قسەی ئۆجلانیەنەوەی باسی شارستان باسی شارستانی سۆمەری کە تا ئێستا ینی ئەو جیاوازی نێوان پیتیگڕی قورس و ڕی ئەو نمونەی هێنایەوە تۆش کۆچی لەگەڵەوە ئەگەر کاڵایە بێ بڕین بەبەر باڵای میدیای ئەمڕۆدا منویسم بڵام نەکەن میدیای ینی سە بۆ نمونە کێیت ئێستا لە ئێستاە بەحقەت ینی مێژوو بە خەڵکە ناسێنێ بە تایبەتی بە خەڵکێکی زۆر ئاسایی بڕای من میدیا بە تایبەتی ئێستا بۆن ئەو دراساتانە هەیە کە لەسەر سینەما ئیشان کردووە باسی ئایندە ینی ئەمەی ئەمڕۆ بۆ ئایندە بێ بە مێژوو سبەی نەچۆل مامەڵە لەگەڵ ئەخمیش بۆ قسێ بکەم ینی ئێستا ینی زۆر زان میدیا بە شێوەیەکی ناواقعانەیەت مێژوو بە منە ناسێنێ بە تۆ ناسێنێ یاخود زۆر جار ئێستا دراسات ئاکادمیەکان ڕەنگە لەو وارەوە نەتوان وەکو میدیا ئەو ئیشە بکەن بۆ نمونە چەند نمونەیەک هێنراوەتەوە لەو نمونانەی هێنراوەتەوە بۆ نمونە لە سینەما عەرەبیە قسە لەسەر فیلمی ناسر سەلاحەدین ئەکرێ کە کڕێت لە ڕوانگەیەکی مێژوویەوە بە منە ناسێنێ بزانین سەلاحەدین چێ بووە ئەوەی ئەم فیلما بینێ ئەگاتە کۆمەڵە دەرەنجام کە ناسر سەلاحەدی ناسهەر کرد ناوەکەشی ڕەبتیان کردوێتەوە بە بڵین جەمال عەبدولناسرەوە کابرایەکی عەرەبی شۆڤینیە ئیش بۆ عەرەبەکە بەبانە ڕاستەقینەکەی بەڵام ئەو میدیا جارێکی تر ڕووداوێکی مێژووی بەکوێ ناسێنێ بە وەرگرێکە ناسێنێ یعنی میدیا لەوەشان نەماوە کە تەنها تۆمار بکە یەت مێژوش ئەگوازێتەوە یعنی چەندی نمونەی لەم شێوەی تر هەیە یعنی ئێستا بۆ نمونە مێژووی مامەڵە لەگەڵ ئەمە شاکام نمونەی تۆ بەڵێ مامەڵی لەگەڵاکە بەڵام تۆ غەزوێک هەیە لە بەردەم تۆیە یعنی ئەمە قازوت نمونەی چیمان هێنان لە خوێنکارێک هێنامان کەوانەکەی پێ گوازرێتەوە میدیاش ئێستا جارێکی تر یێتەوە ئەیش مێژوو بە تۆ ناسێنێتەوە ینی تەنها ئیشی تۆمارکردن نییە بەڵکو جارێکی ئیشی گواستنەوەی مێژووە یعنی نمونێکی زۆر بەسیتی بۆ بێنمەوە مێژووی ئێستا ئەو مێژووی کە بۆ نمونە میدیای گوازێتەوە بە تایبەتی مێژووی ئەگەر دوون نمونەی بەسیت بێنینەوە مێژووی عەرەب و مێژووی جوولەکە ئەو مێژووی کە بۆ میدیا بۆ جوولەکە هێنێت یعنی مێژوویەکە سێرێکی بەردەوام زوڵمی لێکراوە بەردەوام ئەمە هەموو کۆمەڵ دراسات بۆ وەرگرەکەش هەمیشە تعاتفێکی مێژووی ئەبێ لەگەڵ ئەو بۆ نمونە دینایە لە هەمان بە هەمان شێوەرە سەیری ئەم لاتر کە هەمیشە نوعێکی تری گوازێتەوە مێژۆکە گوازێتەوە کاتە میدیا بەڕای من ئێستا تەنایشتەکردسانەکە ئەم واقعی ئەم فرەیی میدیایی و فرە منبەری و میدیای ئەهل ئیاسە دروستبەوە میدیای حیزبیەوە ئاڕاستەکرا و میدیای بە ئایدۆلۆژی کرا و ئەمانە ئەگەر سبەی مێژوو نووسێک مامەڵە لەگەڵ ئەم میدیانە بکە بۆ گواستنەوەی بۆ نوێ ئێسای واقعی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەکرێ مامەڵە لەگەڵ هەمووی بکایە مامەڵەکان چۆنە بێ بەڕای جەناب وەکو شارەزایکی بواری میدیا بەڕای من یعنی ئەمە هەمیشە ئەگەر خۆمان لەناو واقعەکە بین جیاوازەوەی لە دەروی واقعەکە بین ئەمە شتێکێک لای بۆتەوە بۆ نمونە ئێستا بۆ نمونە یەکێک سەری فوتبۆڵێکەکە خولنا واقعەکەیە بۆ نمونە لە ڕوانگەیەکی نەفسیەوە تێکەڵ بووە بە حەدەسەکان بەڵامنەکە لە دەرەوە سێری بکە کە خۆی حەزی لە فوتبۆڵ نەبێت کە یەکێ ببینە ئەوە سەی فوتبۆڵگا پێکەنینی پێیە ئەڵە باشە کابرا بۆ چۆتە ناو ئەو واقعەوە ئەگە ئێمە بە خۆمان بزانانی هەمان ئێستا ناواقعەکەین بەڵام ئەگەر مێژوو نووسێک سبێنێ ئیشی لەسەرەکە لە دەرەوەی واقعەکە ئیشی لەسەرەکە ڕەنگە هەندێک کاریگەری هەبێ ئەوەی کە ئێستا ئەمە لە سەرمانە یعنی ئێستا دکتۆر کامران باسی لەوە کرد کە ئێستا دیدێکی تر هەیە بۆ ئیشکردن لەسەر مێژووی ئێستا بەڕای من ئەمە ینی میدیا یان چۆن مێژونوس ڕەنگە کۆمەڵە کۆتوبند لە بەردەمیا بێت بۆکو ئەو نیە سبێنی ئیشی لەسەرکە ئەو کۆتوبندانە بەڕای من سبێنێ بەو شێوەیە نابێت وەکو ئێستا هەیە ڕەنگە دەستی کراوەتر بێ ڕەنگە لە ڕوانگەی کۆمەڵی حقایقەوە من پرسیارم لە بوورە لە بەڕێز دکتۆر کامەران کرد کە ئایا مێژوو نووسینەوەی مێژووە میتۆدی مێژوو ڕێساوی یاسایی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەرەسەی میدیا با بە دیوەکەی تریشا بۆ میدیاکە پسپۆڕی بواری میدیای ئایا بیسە میدیاش پێوە و ڕێسای هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەرەسەی بێگومان ینی ئێستا ئێمە ینی کە ئێمە قسە لەسەر میدیاکە ینی ڕەنگە ئەوی قورسر بێ لە بەردەم میدیایە یاخود لەگەڵ ڕاگەیانە کارەکە وەکو مێژوو نووسێک بۆ چونکە مێژوو نووس ڕەنگە لە ڕوانگەیەکی بەرتەسکە ئیش بکە بەڵام ڕاگەیان کارەکە زۆر بەرفراوانترە ئێمە ئەو بڵێن ڕێسا و کۆمەڵە بنەمای یاسایی هەیە کە قانونی ئەلامیە میدیاکارە بێ ملزەم بێ پێوەی هەندێک بابەت نەوروژێنێ بابەتی مێژوویش بێ کە کێشا دروستکە کە یاخود بۆ نمونە بێتە مای تێکدانی ئاسایشی نیشتمانی و ئاسایش کۆمەڵە بنەمای ئیتیکی و ئەخلاقیش هەیە کە میدیاکارە بێ ئیشی لەسەرکە بۆ ئێمە زۆر قورسە من دایمە و قسەیەکەم ینی
کەموو پێشتر وتم ڕەنگە مێژونووسی دەستی کراوە بێ ئێستا جەنابەت میدیاکارێکیت ئەزانی هەندێک بابەت هەیە کە ببێتە مای ئەوەی کە ئاسایشی گشتی تێگا لەم قۆناغا دیاری کراوەیە یاخود ببێتە مای ئەوەی کە بڵێن کێشەی هەبێ بۆ بەرپرسیارەتی یان بەرپرسیارەتی نیشتیمانی تو ناتوانیت توخنیکەویت ڕەنگە خۆتی ڕێوشێن و ئوسوڵی تایبەت بۆ کاتێکی ئانی ئیشەکەی بەڵام وەکو مێژوونووسی ئێستا قسە لەسەر سەردەمیشە مەحبوب بکەی تۆ ئەو کۆتوبەندان و لە بەرنامەیە من ماوەی بەرنامەکەم تەواو بێگە بە کورتی نیو دوا قسەی خۆت بکەیت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە بۆی بچمە لای دکتۆر کامەران من هەرکو زوبارەیەکەمەوە ینی میدیا کەرەستێکی گرنگی نووسینەوەی مێژوویە بەڵام کەرەستەی یەکەم و کۆتایی نیە میدیاوە نەبێت نەکەوێتە بەر کێشە ئەویش کۆمەڵێک خاوەنی کۆمەڵ ئیشکالاتی خۆیەتی بۆیە سبێنێ ئەگەر مێژونووس ئیش لەسەر کەرەستەی میدیا بکە بۆ نووسینەوەی مێژوو ئەبێ هەموو ئەو کەلێن و کێشانە لە بەرچاو بگرێت کە میدیا هەیەی بەڵا دکتۆر کامەران مەجالێکش بۆ جەنابەت هەیە ئەگەر دوا قسەت یاگە پرسیارێکمان نەکرێگە ئیزافەیەک تەبێت بۆ گفتوگۆ وەڵام زۆر سپاسانەکەم بەڕاستی بۆ ئەم دەرفەتە بەس ئەوەی بەلامەوە زۆر گرنگە بەردەوامیش جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە مێژونووس ئەبێت هەم مێژونووس هەم ڕاگەیاندکار ئەبێت ئاگاداری تەواوی کایەکانی زانستە مرۆڤایەتیەکانی تربێ ئەبێ هەر هیچ نەبێ هێڵەپانەکانی ئەو زانستانە بزانێت یعنی هەموو واقعێکی مێژووی من حەزەکەم ئەمە بکەمە کۆتایی ڕستەکە واقعی مێژووی وەکو ئەو پەزڵەی بەردەستی مناڵێک وایە کە پارچە پارچە کراوە چۆنەی بە مناڵەڵێ ئەم ڕسمم ئەم وێنەیەم بۆ دروست بکەرەوە واقعی مێژوویش بەو شێوازەیە بەڵام بەشێکی بریتە لە جوگرافیا بەشێکی بریتە لە کۆمەڵناسی بەشێکی بریتە لە دەروونناسی بەشێکی ئەنترۆپۆلۆژیە بەشێکی ئابووریە بەشێکی سیاسەتە یعنی ناکرێت تۆ بتەوێەوە قسە لەسەر واقعی مێژووی بکەیت و ئەم لایەنانە ئاگاد لە بنەڕەتەکانی جوگرافیا و کۆمەڵناسی و دەروونناسی و ئەمانە نەبێ ئەبێ شارەزایەکی تەواو فەلسەفەی مێژوو جەخت لەماکاتەوە ڕاگەیاندکاریش ئەبێ بە هەمان شێواز یعنی زۆر کەس زۆر ڕاگەیاندکارمان هەیە بەڕاستی ینی هەست بە هەژاریەکی زۆرەکەی لە پشتی ئەو بەرنامانی کە پێشکەشیەکەن لە ڕووی معریفی و ئاگایان لە تەواوی کایەکان جیاوازەکانی زانستە مرۆڤایەتیەکە نییە بەڕاستی هەروەک بەرنامەی سۆراغی مێژوو ئەگە بە نمونە بیانیتەوە وەڵی تر پێویستمان بە خوێندنەوەی زیاتر هەیە ئەم بەرنامەیە پێویستی بەچی هەیە حەزەکەم وەکو پێشنیارێگە هەر بۆ بینەرانیش بخەیتە ڕوو لەبەرەوەی ئێوە وەکو مامۆستا و پسپۆڕی بواری ئەوەی بەلای من لەگەڵ ئێوان سۆراغی مێژوو من پێشنیاری ئەوەکەم کە بەو میتۆدە باوە و کە باوانەی کە ئێستاکانە لە وڵاتی خۆمانە هەیە ئیکتیفا نەکەن یعنی هەر بەوەنە وازنێنن بەڵکو بزانن لە ئەوروپایە چ گۆڕانکاریە بەسەر میتۆدی مێژوویە هاتووە هەر لە ساڵی 1929 کە گۆڤاری حولیاتی فەڕەنسی دەرەچێ دنیای گۆڕانکاری ڕۆئدات تا ئێستاکانە بە بەردەوامی کۆمەڵی میتۆدی زۆر گرنگمان هەیە کە ئەتوانرێت بۆ خوێندنەوە بۆ قسەکردن لەسەر مێژوو ئێمە لی بەهرەمەند بین و ئێمە سوودی لێ ببینین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کامەران محەممەد قادر پسپۆڕی بواری فەلسەفە و مامۆسای زانکۆ دکتۆر ئیبراهیم سعید پسپۆڕی بواری میدیا و مامۆسای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی پەیام. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی دووەمی بەرنمەکەمان تایبەت بە میدیا وەک کەرەستێکی نووسینەوەی مێژوو تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.